عزیزان هەر کەسێک خۆی گەورە کۆمەڵێک توانە و لێ هاتووی پێبەخشیوە جا کەسەکان خاوەن پێداویستی تایبەت بوون یاخودنا زۆر جار ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن ئەگەر وەکو ئێمە نەبن ئەوە زۆر لە ئێمە باشترن لە هەندێک توانە و لە هەندێک کاروباردا ئەمڕۆ ئەمانەوێ ئێمە لێرەوە باسی دەستڕەنگینی کەسانی ناویست و نابیناتان بۆ بکەین کە توانەویانە بۆ توانایی کە خۆیان هەیەە کۆمەڵک شتی تایبەت دروست بکەن و ئەمە ببێتە سەرچاوێک بۆ هەوەی کە هەم خۆیان هەندێک کاری جوان دروستکەن هەمیش هەندێکیان بتوان داهاتێکی لێوە پیا بکەن کە ئیتر چاوەڕێی دەستی کەس نەبن ئەگەر بێت و هەلێک و دەرفەتێک بۆ ئەوان بڕەخسێ ئەوە ئەوانی شوکو هەر کەسێکی تر دەتوان لە ڕێی ئەم توانایانەوە دەستکەوتێکی مادی باش بەخۆیان پیا بکەن و چاوەڕێی ئەوە نەبن کە کەسانێکی تر هاوکاریان بکەن ئێمەش بۆی باس لە بەهرە توانای ئەوان بکەین و جەختێک بخێنە سەر ئەو کارە باشانەیە ئەو کارە جوانانی ئەوان کردویانە ئەمڕۆ میواندارێ بەڕێزان مامۆستا هەنار عوسمانمان کردووە کە سەرپەرشتیاری کاری دەستی خانمانی نابینا و نابیستە هەروەها خات و ڕێژنە ڕێبوات کە خانمێکی دەستڕەنگینە و ئەندامیشا لە ڕخراوی ڕۆشنایی دڵ یاخۆ بەخێر بێن سپاس بێن مامۆستا هەنار بێمە لای بەڕێستان سەرەتا وەکو مامۆستایەکی نابینان و نابیستان یەکێکەوە ئەزمونت هەیە لەگەڵ ئەم خوێندکارانە و ئەم ئەزمونە چۆنە لای بەڕێستان سەرەتا سڵاو لە ئێوە و لە هەموو بینەرانیش سپاس بۆ میوانداریەکەی ئێوە سپاس دەکەم ئێمە ماوەی ساڵێکە بەردەوامی لەم خوڕی کاری دەستیە کە تایبەتە بە نابینایان و نابیستان ئەم کارە دەستیانە ئێمە ئاماجمان لێی ئەوەیە کە نابینایان بتوانن بژێویەکی ژیانی خۆیان دابین بکەن وەجگە لەوە بەشێکی زۆر لە نابینایانمان هەیە لە نابیستانمان هەیە کە تەنیا لە چوارچێوەی دیوارێکان و نازانن چ کارێک بکەن چکە بەشێکی زۆر لە کارەکان بۆ ئەوان قورسە لەبەر ئەوە ئێمە پێمان خۆش بوو لەناو ڕێکخراوی ڕۆشناییە خولێک بکەینەوە کە تایبەت بێ بم کارە دەستیانە بۆ ئەوەی ئەم نابینایانە و نابیستەکان بتوانن پێکەوە کارێک بکەن و هەروە بژێوی ژیانیشیان دابین بکەن و لە ڕووی دەرونیشەوە بۆ ئەوانی سفادەیەکی باشتری هەیە یعنی ئەم جانتا جوانانەمان بینی بەڕاستی ئێمە تەسەوڕ ناکەین کەسێکی ها نابینا بەڵام ئەوان زۆر لەوە بەتواناترن کە ئێمە پێمان وایە جێ دەستخۆش زۆر باشە خەت و ڕێژنە بەخێر بێت زۆر سپاس هەستەکەم جارێکە قورگی تاوانی بەجارێکە لای مامۆستا هەنار بمێنینەوە مامۆستا هەنار چەند قوتابیتان هەیە لەوێ و چەندیان نابینان و چەندیشان نابیستن ئێمە 15 خوێندکاری نابیستمان هەیە و نزیکی 20 بۆ 25 نابیناشمان هەیە زۆر باشە هەمویان پێکەوە کار ئەکەن ڕۆژانە دێنە لاتانیان چۆن بەڵێ ئێمە خولەکانمان هەفتەی 2 ڕۆژە لە ڕۆژانی شەمان و سێشەمان ئێمە خولی کارە دەستیەکانمان هەیە کە لەوێ نابیناکان و نابیستەکانیان شوێنێکی تایبەت بە خۆیانیان هەیە و ئێمە لەوێ کارەکانیان بۆکەین ئەو پێداویستیانەی کە هەیە هەوڵێن بۆیان دابین بکەین و ئەوانیش لەوێ کارە دەستیەکانی خۆیان بکەن خات و ڕێژنە زۆر باشە مامۆستا هەنار ئەو شتێک کە قورسە لای ئەمان چییە؟ چ کێشەیەکیان زۆریەتە پێش لە کاتی ئەنجامدانی کارە دەستیەکانەوە ئایا هەمویان هەر یەک جۆر کار ئەنجام ئەدەنیان جیاوازە؟ شتەکانیان جیاوازە ئەو شتانەی کە دروستیەکەن بەشێکیان خەریکی دروستکردنی مەدالیان کە بۆ جانتا بەکارێت بۆ کلیل بەکارێت بۆ سویچ ئەمانە بەشێکیان دروستکردنی جانتایە و بەشێکیان خەریکی دروستکردنی جێگە نقڵەن جێگە کلێنس کە ئەمانە هەمووی بە مرو دروست دەکرێن کارێکی تۆزێک زەحمەتە ڕاستەکەی ئێمە وەک چاوساغێک کە ئەمە ئەکەین بۆ ئێمە قورسە بۆ نابینا کارەکە قورسترە بەڵام ئەوان لە ڕێگەی سەری پەنجەیانەوە هەوڵ ئێن موروەکان بدۆزنەوە و شێوازی موروەکان دیاری بکەن بەم شێوازە ئەتوانن بزانن کە چ جۆرە موروێک بەکارەهێنن بەڵام بۆ ڕەنگەکان ئێمە خۆمان ڕەنگەکان جیاکەینەوە بۆ باشە هەیەە خەریکی ئیشی زەنگیانە بێت چکە زەنگیانە ورترە و تۆزی لەوانەیە بۆ هەستکردن ئیسعاشتر بێت بەدڵنیاییەوە ئێمە خاتونمان هەیە کە بێجگەلەوەی خەریکی ئیشی زەنگیانەیە خەیاتی شەکات ماوەی 40 ساڵە کە خەیاتە و لەگەڵ ئەوەیە ئیشی زەنگیانە شەکات و هەموو ئەو
بڵێ بۆ جلی کوردی کە بەکاریە ئەو هێلەکە و ئەها زۆر کەواوشت بەکارێن ئەو هەمووی ئەچنێت بە شێوەیەکی زۆر جوان کە بەڕاستی تااقەتێکی باشی ئەوێت بۆ کەسێکی چاوساخیش بتوانێت ئەوە بکات. زۆر باشە بێمە لای خات و ڕێژنەخان وەزم تەندروستی تۆزتەوە نییە بەڵام حەزەکەم باسێک لەوە بکەی لە کێکەوە حەز و خولیات بۆ دروست بوو لە بواری دەستڕەنگینیەوە تا چەندێک ئەمە چێژێک ئەبەخشێ بەتۆ. پێشێکی زۆر سوپاس بۆ ئەم میوانداریە و سوپاس بۆ کاتێککە بە ئێمەتان بەخشی سەبارەت بەکاری چنین با بڵێم سەبارەت بەکاری دەستی من زۆر لە مێژە خولیایی کاری دەستیم هەبووە تەنانەت لە مناڵیشە هەر یعنی لە ماڵەوە بۆ خۆم حەزم کردووە ئەم ئیشە بکەم هەر خۆم خەریک کردووە یعنی لە تەمەنێکی مناڵیەوە من خولیان بۆ ئەم ئیشە هەبووە و لە ڕێخەی ڕۆشنایی دڵیش کە ئەم دەورەیە کراوە خولە کراوە من بەبێ دوو دڵی دەستم پێ کرد و لەبەر ئەوەی کە من خولیای مناڵیشم بوو لەبەرەوە زۆر بە ئاسانی توانیم فێر بم و سوودێکی باشی لێ ببینم. ڕێژنە خانگیان ئەگەر بۆی ئیزعاجت نەکە حەزەکە هەر کوپەکە لە پلای خۆتا دابنەی عەفو لە نێگەم پرسیار لێ باشە خات و ڕێژنا ئەو کاتی کە لە ماڵەوە خەریک بوویت و لە تەمەنێکی منداڵیا بووی ماڵەوە هاوکاریان ئەکردیت و چی دروست ئەکرد لە ماڵەوە؟ لە ڕاستی هەموو کەسێک کە لە تەمەنێکی مناڵایە شتێک لە خیاڵی خۆیان دروستەکە بوون بۆ یاریەکانی بێ بۆ هەر بابەتێ بێ منیش کە مناڵ بووم طبعا حەزم زۆر لە ئیشی مور و ئەوانە هەبوو بەڵامی تر ئەو بوو کە مناڵە خۆت ساین ستایل و شتەکەم نەئەزانی وەکو شتێکی هەڕەمەکی ئەم کرد بە پەتەکەوە و ئیتر خەریکە بووم و دەست بن و ملوانکە و هەنەجار ڕەناوڕان بوو هەنەجار یەکڕەم بوو بەڵام ماڵۆش بێگومان هاوکار بوون لەبەرەوەی خۆتان نەزانن کەسانی نابینە بۆ دۆزینەوەی شوێنی موروەکان کە بیکی بە پەتەکەوە تۆزێک ئەستەمە بەڵام ئەم ئەستەمیە بەسەر منە زاڵ نەبوو و من لە مناڵیەوە کە خەریک بووم وا فێرکرا بووم کە بتوانم بەسەری پەنجەکانی خۆم هەموو ئیشێک بکەم واتە جگە لە هاوکاریەکەی ماڵەوە کە بۆ نمونە پێیانەوتم ئەمە موروەکەی و ئەوانە ڕێنیشان دەریانە کردم خۆشم هاوکاری خۆم بووم لەبەرەوەی خولیام هەبوو. زۆر باشە مامۆستا هەنار بێمە سەر ئەو کاردەستیانی کە لێرە دانراون ئەمانە هیکن و کامیان کاری ڕێژنەخانە کە لێرەیە خۆی ئەم کارانی کە لێرەن کاری خانمانی نابینە و نابیستن بەڵێ و ئەم دوو جانتایی پێشەوە ئەم ڕەنگا و ڕەنگەوە لەگەڵ ئەم سپی و ڕەشەیە ئەمە کاری خاڵ خۆیەتی زۆر جوانە توانایکی زۆر باشی هەیە بەڕاستی ئەوەی کە ئەوان پێیان ئەکرێت ئەو توانایی کە ئەوان هەیە ئێمە خۆمان زۆر کات ناتوانینەوە. باشە بۆ مستاد بەس لەسەر لایەنێکی کاری دەستی کارەکەنیان ئەو بەپێی حەز و خولیای ئەو بەشداربووانێ و فێرخوازانەیە کێنە لای ئێوە هەوڵتان ناوە چ کارێکی دەستی تریان فێر بکەن بێجگەل لەمە؟ ڕاستەکەی خۆی ئەمە بۆ ئەوان ئاسانترە لەبەرەوەی ئێمە بڵێ حەجمی موروەکان کە هەڵی بژێری گەورەترا وەک لەوەی کە ئەوان خەریکی دروستکردنی بۆ نمونە زەنگیانەیەک بەدیا خۆت موریۆیەکی بچووک بن کە چنینێک بێ لەسەر قوماشێک ئەمە تۆزێک بۆ ئەوان زەحمەترە هەرچەنە هەمانە بەڵام بۆ ئەوان ئەمە ئیشەکەی ئاسانترە جا تا موروەکانی گەورەتریش بێ بۆ دەستی ئەوان باشترە ئاسانتر ئەچنرێت بۆ ئەوان. باشە مامۆستا تا ئێستا بۆتە هۆکارێک بۆ دابینکردنی بژێوی ژیانی ئەو کەسانی کە دەزڕەنگینن یان جارە زووە بۆ ئەم بابەتە ئێوە لە هەوڵان بۆی کە ئەمان توانە و سەلیقەی خۆیان بەکاربێن نسبێنێ داهاتێکی لێو پێیا بکەن. بەدڵنیاییەوە ئەمە ئەم کارەی کە ئێمە کردمان ئامانجمانەوە بوو کە ئەوان بتوانن ببنە خاوەنکاری خۆیان چونکە زانین کە نابینا و نابیست تۆزێک قورسە بۆیان کە بتوانن باسانی کارێکیان دەست بکەوێت لە شوێنێکە بەڵام ئەمە سەرچاوەیەکە بۆ داهاتی ژیانی ئەوان لە کاتێکا فێری ئەم کارانە بن ئەتوانن بەرهەمەکانیان بفرۆشنەوە ئێمە لە ڕێگەی فیستیڤالەکانەوە کە بەشداری زۆرێک لە فیستیڤالەکانەکەین هەموو بەرهەمەکانی خۆیان لەوێدا ئەنینەوە وەجگە لەوە نابیناکان و نابیستەکانیش ئەبینە ئەوێ بە بەرچاوی خەڵکەکە و شتەکە دروست دەکەن بۆ ئەوەی ئەم کەسانە بزانن کە توانای نابینا و نابیست چەندێکە. ئێزۆ باش ئەی هەوڵتانەداوە لە ڕێگەی پیجێکەوە یاخۆ سود لە سۆشیال میدیا ببین لەوێ شۆ پیجێکیان بۆ دروستکەن بۆی بەرهەمەکانیان لەوێەوە بە بازاری بکەن و ساخی بکەنەوە؟ بەدڵنیایەوە ئێمە پیجێکیشمان هەیە کە تایبەتە بە ڕۆشنایی دڵ دیزاین
کە هەموو کارەکانی ئەوان کە دروستیەکان ئێمە لەناو پیجەکە دایانین و بەرهەمەکانیان بۆ فرۆشینەوە وەجگە لەوە کۆمەڵێک نابیناشمان هەیە کە خۆیان ئێستا بوونەتە خاوەنکاری خۆیان پیجی تایبەت بە خۆیان داناوە و بەرهەمەکانیانە فرۆشنەوە لە ڕێگەی پیجەکەەوە. زۆر شتێکی باشە تێکەڵکردنی نابیستان و نابینایان بەیەکەوە چۆن بوو ئەو بڕیارەتاندا قورس نەبوو بۆ ئێوە؟ سەرەتا با کەمێک بیرمان لێ کردەوە چۆن نابیست تێکەڵی بە نابینا بکەیت چونکە تێگەشتنی ئەم دوو چینە بەڕاستی جیاوازن لە یەکتر بەڵام ئێمە لە ڕێگەی پێشانگایەکەوە تێکەڵ بە نابیستەکان بووین ئەوانش زۆریان حەز بە کارەکان بوو کە ئەیان بینی نابینایەک توانای ئەوەی هەیە ئەمە دروستکە حەزیان پێی بوو ئەوانیش فێر ببن لەبەرەوە ئێمەش پێمان خۆش بوو کۆمەڵێک نابیست بێنین تێکەڵی بە نابیناکانی بکەین بۆی ئەوانیش بتوانن ئەم کارانی کە ئەمانەیکەن دروستی کەنەوە و ئەوانیش بە هەمان شێوە ببنە خاوەنکاری خۆیان ئەوانیش بە هەمان شێوە لە مورووە ئیش ئەەکەنیان لە بابەتی دیکێشا ئیش ئەەکەن بەڵێ بە دڵنیاییەوە لە مورووە ئیشەکەن و ئیشی چنینی خوری و کولاپشتیشەکەن خاتو ڕۆژنەبێم وەلای تۆ مامۆستا هەنارتی کە ئەو جانتانە جوانیان هی بەڕێستانە پێم بڵێ ئەمە بۆ تۆ قورس نییە یان سەرەتا لەگەڵیا چۆن ڕاهاتی و چنێک کاتە پێ ئەچێ بۆ تاواکردنی بابەتێکیوە سەرەتا کە خولکرایەوە من بەشدار بووم یەکسەر حەزم کرد یەکسەر یەکەم ڕۆژی خولەکە حەزم کرد یەکسەر دەست پێ بکەین حتا مامۆساکەمان کە لە خولەکە لەگەڵمانە یارمەتی ئەوانی تری ئەیە من پێمەوت بەستۆ بە من بڵێ بەس من چی بکەم با خۆم بیکەم کە ئەو هەر بەدەمی پێوتم ئەوە بکە و بۆم ئەوەنە موروو بکە بە پەتەکەەوە ئەم شتانە من یەکسەر لەگەڵ دەمی ئەوە ئەم کرد و پیشانم ئەیە ئەمە بزانێت تەواوە یعنی من لە یەکەم ڕۆژەوە یەکسەر هەوڵم ماکە فێر بم یەکسەر خولیام هەبوو ویستم فێر بم زۆر طبعا عەجەلەم هەبوو بۆ ئیشەکە چکە خولیام هەبوو و بۆ دروستکردنەکەشی من تقریبا ئەگەر هیچ ئیشێکی کە دەستم نەگرێ بە حکمی بواری خوێندن و ئەمانە لاانێت تۆزێک مەجالەکە کەمتر بێتەوە بەڵام ئەگەر ئیشێکی دەستم نەگرێ ئەتوانم بڵم لاانە لە 3 ڕۆژە بتوانم جانتایەک تاوک و بیرۆکەکانیش تێکەڵکردنی ڕەنەکان و ستایلی جانتاکانیان بە شێوازێکی تر زیاتر بیرۆکەی خۆم و بە هاوکاری ماڵەوەش تەوان چکە ڕەنەکان پێویستی بە هاوکاریە ڕژنێگیان باس لە هاوکاری ماڵەوە کرد تا چنێک مامۆستاکانتان ئەو هاوڕێکانتان کە لەوێ ئەیان ناسن و ماڵەوە هاوکارن بۆ ئەوی کە ئێوە بۆ نمونە هەندێک خاوەنپێدایی تایبەتمان هەیە هەر لە ماڵەوە ئەمێنێتەوە بەڵام ئێوە چنە دەرەوە کەسانێکن کە هاوکاریتانەکەن ئەمە بوو ئێوە زۆرجی خۆشحاڵی و توانە و سەلیقی کە هەتا نەتوانن بیخەنەگەڕ لە ڕاستیە هاوکاری تەوان هەموو شتێکی ئینسان لە خێزانەوە دەست پێەکە خێزان یەکەمین پایە و بنشینی کۆمەڵگایە بەڵێ من کە خێزانەکەم ڕان هێنام بچمە دەرەوە و فێر بم بەهرەکانم دەرخەم فەرقم هەیە لەگەڵ کەسێکا کە خێزانەکەی لە 4 دیواری ماڵەوە گۆشەگیریان کردبێ من هەر لە مناڵیەوە خێزانەکەم هەوڵی ئەویان بۆ ینی بە شانازیەوە هەوڵی ئەویان بۆ کە بوارێک بۆ من بڕەخسێنن چ لە بواری خوێندنات چ لەوەی کە پەرەبم بە و خولیانەی کە هەمە و لە دەرەوەش بێگومان کۆمەڵە کەسانێک هەن کە زۆر بە شانازی و زۆر بە خۆشحاڵیەوە پێشوازی لەم بەهرە و دەستڕنگینیانی ئێمە کە لەبرۆ بەڕاستی بۆ کۆمەڵگای ئێمە لە ئێستەیە شتێکی تازەیە کە کەسێکی خاوەنپێدایەتی تایبەت بە گشتی نابینا بتوانێت خاوەن بەهرەیەکی خۆی بەیان کۆمەڵە ئیشێک کە کاری دەستی بێت چکە لەبرۆ ئەوە بە کەسانی چاڵسەخ قورسترە ئەنجاوەرە کەسێکی نابینا ئیشە بکات. باش مامۆستا هەنار ئێوە قوتابی دیکە وەرئەگرن ئێستا بوو من ئەگەر کەسێک یاخود خێزانێک کەسێکی خاوەنپێداویستی تایبەتیان هەبێ بیانەوێ حەز بکات بێتە لای ئێوە و بێتە دەرەوە و فێری ئیشێکی دەستی بێت ئێوە چۆنی خوێندکار وەرئەگرن لای خۆتان؟ ئێمە ئەو خولەی کە کردومانەتەوە پێمان خۆشە زۆرترین خاوەنپێداویستی تایبەتیە بەشدار بێ بۆیە هەر کەسێک کە پێی خۆش بێ فێری کارە دەستیەکان ببێ خاوەنپێداویستی تایبەتیەکان ئەتوانن سەردانی ڕێکخراوی ڕۆشنایی بکەن لەوێ ئێمە ئەم خولەمان هەیە و وەکو هەموو نابینا و نابیستەکان ئەتوانن بەشدار بن لەگەڵمانە. باشە چاچنێک پرسیارکە دەگەر
تا چنێک هاوکاریتان بۆ کراوە یاخود ئاسانکاریتان بۆ کراوەوەی کە شوێن دابین بکرێت یاخود بۆ هاتوچۆی خوێندکارەکان هیچ ئاسانکاریە کراوە؟ ئێمە خۆمان لە ڕێگەی ڕێکخراوەوە هاتوچۆ بە خوێندکارەکانەکەین بۆ دەورەکان واتە هاتون و ڕۆشتنیان ئێمە خۆمان هاتوچۆیان پێەکەین بەڵام هەر کەسێک پێی خۆش بێت ئەتوانێت بێت بەشدار بێت لەگەڵ ئێمە و ئێمە هاوکاری ئەبین بەوەی کە بتوانێت ئەویش فێری کارێکی دەستی ببێ ئێمە لە هاتوچۆکەشە هاوکاری ئەبین. مامۆستا هەنار بەڕاستی کارکردن لەگەڵ خاوەن پێداویستانی تایبەتە کەسانێکی تایبەتی ئەوێ کەسانێک کە میهرەبان بن و هەست بە لێهاتوو توانا و سەبر و ئارامی ئەوە بگرن کە چونکە هەمومان شایستی ئەوە نیم لەگەڵ ئەوانە کار بکەین. خۆت و ئەو کەسانی کە هاوپیشەتن یان کە هاوکارتن لەوێ تا چنێک گرنگیتان بۆ داوەکە لەگەڵ خاوەن پێداویستانی تایبەتە کەشێکی جیاواز بڕەخسێنن. بەدڵنیاییەوە تۆ ئەبێ کاتێک لەگەڵ خاوەن پێداویستی تایبەت ئیشەکەی ئەبێ سەبرێکی زۆرت هەبێت چونکە لەوانەیە کەسێکی ئاسایی بتوانێت بە شێوەیەکی ئاسانتر فێری ئەم کارانە ببێت بەڵام کاتێکی زیاتری پێویستە بۆ خاوەن پێداویستێکی تایبەت. من سوپاسی مامۆستاکەکەم لەوێ کە مامۆستا ئیلهام هەوڵێکی زۆری لەگەڵ نابیناکانایە لەگەڵ نابیستەکانە کە توانی ئەم کارانەیان فێر بکات چونکە بەڕاستی بە هەوڵ و ماندووبوونی ئەو بوو کە ڕاستە من بەشێکی زۆری سەرپەرشتی ئیشەکانم کردووە بەڵام دەرفەتێکی وام نەبووە بۆ بۆنەی ئیشی ئیداریشەوە کە بتوانم زۆر کات هاوکاریان بم لە فێرکردنیە بەڵکو ئەو توانیویەتی هاوکاری هەمویان بێت بە شێوەیەکی زۆر باش کۆڵی لێ نەیاون چەنا کەسە بۆتێتی من ناتوانم بیکەم دەتی تۆ ئابم شێوازە بیکە بەم شێوازە بەردەوام هەوڵی لەگەڵ یاون تا توانی ویانە بە شێوەیەکی زۆر باش فێر ببن و جگەلەوە لە ناو فیستیڤالەکانیشە بەردەوام ئەو هاوکاریانە لە زۆربەی فیستیڤالەکانە بەدڵنیاییەوە هەم ئەو هەم چەند هاوکارێکی کەشمان هەیە کە ئێستا بە شێوەیەکی زۆر باش فێر بوون و هاوکاری بەشێکی زۆری نابینەکان و نابیستەکانەکەن و جگەلەوە یەک شتی کەش هەیە من پێم خۆش بوو باسی کەم کە ئێمە ڕۆژێکیشمان تایبەت کردووە وەک ڕێکخراوی ڕۆشنایی کە فیستیڤالێک بێ تایبەت بە خاوەن پێداویستی تایبەت کە بتوانن خاوەن پێداویستی تایبەت بێ بەرامبەر بەشدار بێت. چەند ساڵێک ئەنجام درراوە؟ چەند ساڵە ئەکرێت کە ئەم فیستیڤالانە ئەکرێت بەڵام بڵێ بەگشتی ئەکرێت بۆ هەمووی بەڵام ئێمە وەک ڕێکخراوی خۆمان نۆی نۆمان دیاری کردووە وەک ڕۆژێک تایبەت بێ بە فیستیڤاڵی ڕۆشنایی کە هەموو خاوەن پێداویستێکی تایبەت بتوانێت بێ بەرامبەر بەشدار بێتیایە چونکە بەشێکی زۆری ئەو خاوەن پێداویستی تایبەتیانەی کە هەن دەزڕەنگینن ئێمە لە ناو فیستیڤالەکانە ئەیان بینین کە بەشێک لە ئیشەکانەکەن ڕاستە لەوانەیە چاویان نەبێ یعنی خاوەن پێداویستی تایبەتیەکەیان بۆن بڵێ چاویان نەبێ دەستیان بێ قاچیان بێ بەڵام توانایەکیان هەیە توانی ویانە کارێک بکەن بۆ خۆیان بۆی ئێمە پێمان خۆشە کە ئەم ڕۆژە بە دیاریکراوی هەبێت وەک ڕێکخراوی خۆمان و کە بتوانین هەموو ساڵێک فیستیڤالێک بۆ ئەوان ڕێک بخەین چەنەها ڕۆژمان هەیە کە وەک خۆمان دیاریمان کردووە و هەروە پێشنیاریشمان کردووە نردومانەتە پەرلەمانەوە کە دانی پیا بنرێت یەکێک لەو ڕۆژانە ئێمە 22مان هەیە کە تایبەتە بە کتێبی دەنگی ئەویش تایبەتە بە نابینایان و هەروەها ئێمە هەشتمان هەیە هەشتی تایبەتە بە مەدالیای ئاڵتوونی بۆ خوێندکارە زیرەکانەی کە توانی ویانە لە پۆلی شەشە ئاستێکی باش بەدەست بێنن مەدالیای ئاڵتوونیان پێشکەش بکرێ وەکو هاندانێک بۆیان و جگەلەوە ئێمە 11مان هەیە ئەوە بوونەوەی نۆشمان دیاری کردەوە وەک فیستیڤالەکە 11 ڕۆژی حافز قورئانەکانە کە ئێمە ئەم ساڵیش نزیکی 40 حافز قورئانمان هەبوو کە هەرسی جوزئەکەیان لەبەر بوو لەو ڕۆژەیە خەڵاتیانەکەین و ڕۆژی 12شمان هەیە کە تایبەتە بە هاوسەرگیری خاوەن پێداویستی تایبەتیەکان واتە ئەو دوو هاوسەری کە هەردووکیان خاوەن پێداویستی تایبەتن ئەم ڕۆژانە وەک ڕێکخراوی خۆمان دیاریمان کردووە بۆ ئەوەی کە بتوانین سوودێک بگەێنین بە هەموو خاوەن پێداویستێکی تایبەت. باشە ئەو ڕۆژەی نوێ کە دیاریتان کردووە
ئەم ساڵ یەکەم ساڵی بوویان ساڵانی پێشووتریش نوێنۆتان هەر دیاری کردبوو ئەنجام درابوو فستیڤال تایدا. ئەم ساڵ ئێمە یەکەم ساڵمان بووە کە ئەم کارە بکەین و بەشێکی زۆری بڵی کارەکانیش ئێمە بڵی فستیڤالەکانی کە ئەکرێت من خۆم سەرپەرشتی بەشێکی زۆریانەکەم، بەڵام ئەم ڕۆژەیان تایبەتمان کردووە تەنیا بە فستیڤال بۆ خاوەن پێداویستی تایبەت کە بتوانن هەموو خاوەن پێداویستی تایبەتیەکان بەشدار بن و ئەم ساڵیش یەکەم ساڵ بوو کە تازە قەراری لەسەر دراوە وەکو دەستەی ئیدارە بە دڵنیاییەوە ساڵانی داهاتوو ئینشاءڵڵا ئێمە بەردەوامە بینین. زۆر باشە خات و ڕۆژنا پێم خۆشە لێرەوە پامی خۆت بگەێنی بۆ کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن بێگومان ئەوانیش بە هەروتوانایەکیان هەیەیان ئەو خێزانانی کە بۆن خاوەن پێداویستێکی تایبەتیان هەیە لە ماڵەوە هێشتوانەتەوە نەیاڵن بۆن هەنێک لە توانە و بەهرەکانی خۆیان دەربخەن. حەزەکەم لێرەوە پامی و قسەی خۆت بگەێنی. زۆر باشە. سەرەتا من ڕووی یان ڕۆی پەیامەکەم ئەەکەمە خێزانەکان لە بڕێ وەکو ئاماژەم پێیا خێزان بنچینە و بناغی سەرەکی کۆمەلگایە و هەر تاکێک لە تاکەکانی کۆمەلگەل لە خێزانێکەوە دەرهاتووە و پەروەردە بووە و هەر کەسێکیش ڕەندانەوەی خێزانەکەی خۆیەتی کە پێشکەش بە کۆمەلگەی ئەکا. بۆیە من ڕوو ئەەکەمە خێزانەکان پێیانەڵێم کاتێک کە مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت لەدایکە بێ چی نابینا چ نابیست چ هەر بەشێکی تر لە جەستەی یان هەر جۆرێکی تر بێت لە خاوەن پێداویستی تایبەت پێی دوودڵ مەبن، پێی ناڕەحەت مەبن لەبەرەوەی تۆ نازانی ڕەنگە ئەم مناڵە سبەینێ ببێتە کەسێک کە تۆ شانازی پێوە بکەی. لەبەرەوە من ڕوو ئەەکەمە خێزانەکان پێیانەڵێم قەت ڕێگری مەکەن لە تاکە خاوەن پێداویستی تایبەتەکان لە ماڵەکانتانە کە بەهرە و تواناکانیان بشارنەوە لەوەرەوەکو چۆن هەموو کەسێکی ئاسایی بەهرە و توانای هەیە خاوەن پێداویستی تایبەتیش بە هەمان شێوە بەهرە و توانای هەیە و سەرەڕای ئەوەی کە ئێمە خۆمان بمانەوێ پاڵپشتی خێزانەکانیش پێویستە بەڕاستی. لەبەرەوە نەک تۆ بچی لە چوار دیوارێکە ئەو کەسە ئەو خاوەن پێداویستی تایبەتە گۆشەگیر بکەیت، بەڵکو پێویستە هاندەری بی هاوکاری بی و بۆ خاوەن پێداویستی تایبەتەکانیش پیانەڵێم قەت ئیرادە لە دەستمەیەن دایما سیقەیەکتان متمانەیەک ئیرادەیەکتان بە خۆتان هەبێ لەبەرەوەی چەند ڕێگر هەبێ چەند کۆسپ و تەگەرە هەبێ تۆ هەر ئەتوانی بیکەی. یعنی بۆ گەر خێزانەکەش ڕێگری و لێ بکەن تۆ هەوڵ بە بتوانە تیان بگەێنە بۆیان ڕوونکەڕۆچکە بەڕاستی کەسە بووە ئەڵێ من خۆم حەزم لە شتەکە هەیە بەس خێزانەکەم نایڵن، من خۆم توانام هەیە بەهرەشم هەیە ئەشتوانم بیکەم بەس خێزانەکەم نایڵن پاڵپشتم ناکەم. یعنی لەم بوارەشەوە هەم خێزانەکان تاوانیان هەیە هەم خاوەن پێداویستی تایبەتەکانی ژەبێ کۆڵ نێن و هەوڵ بن کە ینی بەهادی بۆیانشی بکەنەوە کە ئێمە ژۆ کەسانی ئاسایی بەهرەمان هەیە و ئەتوانین دەست خۆش بێ مامۆستاگیان تۆش لە کۆتایە گەشتێکم مابێ سپاس بۆ ئامادەبوونتان ئێمە خۆشحاڵ بووین بە هیوای سەرکەوتن بۆ خۆت و تاوی هاوکارەکان تاوی ئەو فێرخوازانی کە ئەیانەوێ بە هەروتوانەکانی خۆیان بەگەڕ بخەن و بەم شێوازە پێشکەشی بکەن. بەڕاستی هەندێک کاری جوان و تایبەتتان هێنابوو. زۆر زۆر سپاس بۆ ئێوە و بۆ کەناڵە جوانەکەی ئێوە کە ئەمڕۆ میوانداری ئێمەتان کرد کە بتوانین ئەم کارانەی خاوەن پێداویستی تایبەت بناسێنین بە خەڵک، چونکە بەشێکی زۆری خەڵک هەیە کە ناتوانێت ئەم کارانەی نەبینیوە نازانێت کە خاوەن پێداویستی تایبەت ئەم توانایی هەیە. بەڕاستی ئەمەش ئێمە بەڕاستی سوپاسی ئێوەکەین بۆ ئەوەی کە توانیوتانە دەرفەتێک بە ئێمە بن و ئێمە بەرکی سەرشانی کارانە پیشانی خەڵک بینێمە بە هیوای سوود بۆ هەموو ئەو کەسانی کە لێرەوە بینەر و بیسەرنیان خاوەن پێداویستێکی تایبەتیان هەیە. سپاستانەکەین. دەستان خۆش بە زۆر سپاس بۆ خاتو هەنار ئەسپان سەرپەرشتیاری کاری دەستی خانمانی نابینا و نابیست هەروەها ڕێژنە ڕێبوار خانمێکی دەستڕەنگین و ئەندام لە ڕێکخراوی ڕۆشنایی. زۆر سپاستان. دووبارە سپاس بۆ ئامادەبوونتان.